ئێستا کەرکووک نائازادە، وێران و دیل و بەربادە، دیارە کوردیش نائامادە، بەس بە ژمارە 140 دڵی شادە. هەرچەندە خەڵکی سەرانسەری کوردستان دەست بەستە و بیربەستەی سەدان کۆت و بەندی دەرەکی و ناوەچین، هەرچەندە نەتەوەی کورد پاشکەوتەی سەدەکۆنەکان و ئەژنە و بیرشکاوی ئەفسانەکانن، هەرچەندە مرۆڤی کورد وێڵ و وەرگەڕاوی فکر و فەلسەفەی دوژمن و دەرەکی و نەتەوە پەلاماردەرەکانی دەوروبەرە، هەرچەندە داگیرکەرانی کۆن و نوێ کورد و کوردستانیان لە گرێژەنە بردووە و خۆشمان خراپتر و مێژوو زمان و خوێن و خەویان لێزڕاندوین، هەرچەندە خۆمان لە خۆمخانەی نەزانان و خائیناندا خوڵاوین گڵاوین، هەرچەندە کورد خۆی هێشتا نازانێ لە چ ترس و بیم و گۆڵمەز و گلانێکدایە، لە چ بێپلانی و بێهۆشی نەتەوە و نیشتیماندایە، هەرچەندە حیزب و سەرکردەی کورد درەنگ وەخت و درەنگ ئاخێز و پەشێ و پەرێشانن، بەڵام بۆ خۆشبەختی هەر هەمووی ئەگەر بەدەمیش بێ لەسەر برژانگێکی کەرکووک، لەسەر نینۆکێکی کەرکووک ڕێک تەباو کۆک. خواران خواری سنووری نیشتیمانی دێرینەی ئێمەیە، لە هەڵاڵە و هەنجیرەی بەبەدرە و جەسان کراوەوە، لە گوڵاڵەی بەجەلەولا کراوەوە، بگرە تا حەمرین و تەختی سەرهۆڵ، جەرگەی سەرهۆڵ، سەرهۆڵی بە حەویجە کراوی کوردستان و بۆ دیجلە و دووز و دووبز و پردێ و مەخمور و شنگار، کورد و کوردستان چاک و خراپی مەرد و نامەردی دز و جەردە و جاسووسیشی کە ناوی کەرکووک دەهێنی خوێنی ناو دەمارەکانی دێتە کوڵە کوڵ، مێرولەی ڕک و فرمێسک گلێنەی ئەخاتە مەلە، بەڵام ئاخ لە هەڵە و پەڵەی خۆمان، داخ لە بێگوێی و مڵەی خۆمان. زووکەن 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 خوێن ئەڵێ، درەنگە 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 کات ئەڵێ، برام 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 کەرکووک ئەڵێ، کوردستان ئەڵێ ئەگەر جامی ئارامی ئێمە جامێکی گەورە بێ بە ئەندازەی زرێبار و دەربەن و دووکان وەک ورمێ و وان، جام نەکلەی ئەڕژێ جام نقم بوو جام خنکات جامیش برا، ئەگەر ورەی کورد تەحەمولی کەرکووک وەک شێوی سەگرمە بەناڵە و چەخماخە و هەورە گرمە، ئەوە بۆ کەرکووکی سوتا و کەرکووکی برا و کەرکووکی ڕزگار نەکرا و شێو بوو بە ئاو، مێژوو هەر لە بیری نایە کورد ئاوا خەڵەتا بێ بە یەک ژمارە کە ناوی 140، کڵاو کڵاو کڵاوی 140. سەیرە پەڕاگەندە و هەڵت و تاوەکانی دوێنێ کە هاتنە کوردستان و هەفتەیەک زیاتر لە شاخە پڕناڵە و تۆفەکانی کوردستاندا خۆیان نەدەگرت، ئێستا لە بەغدا حاکمن و دوێنێ بە زمانی چەور ئەمڕۆ بە تەوقەی تەور دەستی بەڵێنمان ئەپەڕێنن. کوردستان ئەڵێ دەبوو کەرکووک هەر یەکەم ڕۆژ وەکو کابول ڕزگار بکرایە، هاوپەیمانان ڕازی بوون یا ڕازی نەبوون، ئاخر ئەوە نیشتیمان و شاری ئێمە بوو. دەبوو کەرکووک ئاوا کەساس و کەچ و کاول نەکرایە، دەبوو هەموو پارەکانی هەولێر و سلێمانیتان لە کەرکووکە خەرج بکرایە، دەبوو هەموو کۆشک و تەلارەکانتان لە کەرکووکدا هەڵچنرایە، کێ ڕازی دەبوو ڕازی نەدەبوو دەبوو وابایە، دەبوو کە لەی هەموو کوردیش لە کەرکووکدا لە جاو بگیرایە، بۆ کەرکووک کەم بوو وا بە کەمگیرە. کوردستان دەڵێ داخی کەرکووک و کەرکووک لە بیربەران، ئەوەندە سەخت و سەوزا نەک ناهێنێ عێراقیان بۆ ڕێک بخەی، مادام ئەوان لەسەر لاشەی ئێمە نەوتی ئێمە خاکی ئێمە ئاوی ئێمە بەڵێنی ئێمە ئەژین و ئەشمان کوژن و ئەشمان خەڵەتێنن. کوردستان ئەڵێ بۆ کەرکووک وەکو دەستپێک، تۆڵەی کەرکووک شەرمە یەک کورد لە کاروباری عێراقدا بمێنێ و ئەگەر بمێنێ ئەگەر 140 وا بڕوا بۆ
بۆیە دوای ئەوە دەبێت نەک لە حکوومەت و لە پەرلەمان و پایتەختێکیشدا بگرە لە بەهەشتێکیشدا لەگەڵ داگیرکەران و فریودەران پێکەوە نەبێت. ئەو برایەتیەی کە هەر کورد برا بچووکی تێ هەڵدراوی دەرکراوی ڕسواکراوی سوکراوی بێ زارجار بە میرات کەوێ و با ئیتر کورد بەخۆی کەوێ. باوەڕ بکەن دڵنیابن عێراق لە سەعدیان هەتا سەدامیان دۆزەخی کورد کوشتن بووە و دەبێ بۆتەی تواندنەوەی کوردستانی بوون بووە و دەبێ. ئەم ڕەوت و نیاز و گوژمەی تەعریب زۆر پێش سەدام و زۆر دوای سەدام هەر دەمێنێ با ئیتر کورد خۆی نەخەڵەتێنێ. گەرمیانیەکان کەرکووکیەکان لە ساویلکەییان نەبوو